حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی ڕست کردەوە کە تێیدا داوا کرابوو پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتدا بکرێت بە شێوەیەک لەگەڵ بارودۆخی ئێستای هاوڵاتیاندا بگونجێت لە بڕگەیەکی پرۆژەکەشدا هاتووە ئەو هاوڵاتیانەی کە قەرزاری حکوومەتن قەرزەکەیان لەسەر پارەی پاشەکەوتەکەیان دابشکێنرێت هاوکات ڕەتکردنەوەی پرۆژەکە ناڕەزایی توندی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکانی لێکەوتەوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت نازانن حکوومەت بە چ پاساوێک پرۆژەکەیانی ڕەت کردوێتەوە. بەڕاستی حکوومەت هیچ بۆی گرنگ نییە خەڵک لە چ سرۆفێکایە لە چ بارێکدا دیارە ئێمە خەمخۆری ئەنجومەنەکان کە ئێمە نوێنەری خەڵکین هەستاین بەمە بۆی کە لانی کەم برینێکی لە برینەکانی ئێستای زروفی خەڵکە چارەی بکەین بەڵام بەداخەوە حکوومەت ئەوەی بۆ گرنگ نەبوو و دوای ئەوەش کە گرنگترە ئەوەیە باوەڕ نەبوونی حکوومەت و حکوومەتی دوو حیزبیش کە هیکەتی پارتیە بەلا مەرکەزیەت چونکە ئەمە بێ ئەهمیەتکردنی ئەنجومەنیشە لە هەمان کاتدا. ئەمە یەکەم پرۆژە و بڕیاری ئەنجومەنی پارێزگاکان نییە کە حکوومەت ڕەتی کرد بێتەوە وەک ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێن دەیان پرۆژە و بڕیاریان بۆ باشکردنی گوزەرانی هاوڵاتیان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کردووە و سەرجەمیان بۆ ماوەیەکی درێژ لە وەزارەتەکاندا ماونەتەوە یاخود ڕەت کراونەتەوە. هاوکات جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت حکوومەت ناگەڕێتەوە بۆ ئەنجومەنەکان و کاربە لا مەرکەزیەتی ئیداری ناکات. ئەوەی کە ڕاستیە و دەیزانین ئەنجومەنی وەزیران خەمساردە لە ئاستی بەدەمەوە چوونی پرۆژە و پێشنیاری ئەنجومەنی پارێزگاکان و لە خەمی هاوڵاتیان ناپرسێتەوە. ئێمە پرۆژە و پێشنیارمان بۆ سەرجەم وەزارەتەکان ناردووە پرۆژەیەک بۆ چارەسەرکردنی سیستەمی پاشەکەوتی موچە پرۆژەیەک بۆ کەرتی وەبەرهێنان بۆ وەزارەتی پلاندانان پرۆژەیەک بۆ وەزارەتی تەندروستی بۆ چاکرد ئیسلاح و چاکسازی لە کەرتی تەندروستیە بۆ سەرجەم وەزارەتەکان پرۆژەی پێویستمان ناردووە بەڵام لەسەر باستی باڵا لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتەکان کەم تەرخەمیەکەیە. لە دوای 2 ساڵ لە بەردەوامی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا حکوومەت هیچ هەنگاوێکی بە ئاڕاستەی پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوت و باشکردنی گوزەرانی هاوڵاتیاندا نەناوە هاوکات سەرجەم ئەو پرۆژە و پێشنیاز و داواکاریانەشی ڕەت کردوێتەوە کە داوای باشکردنی بژێوی هاوڵاتیانیان کردووە. ئێستا کێشە کەوتوتە نێوان ئەنجومەنی پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسدەوە دەکەن بە درێژایی کارکردنی ئەم خولەیان ئەو پرۆژە و بڕیارانەی کە دەریان کردووە حکوومەت کاری پێ نەکردووە و یاخود ڕەتی کردوێتەوە. تازەترین نمونەشیان پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.